چەند ڕۆژێکە خوێندکارانی بەشە ناوخۆیەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەڵەبجە دژی بڕیارێکی وەزارەتی خوێندنی باڵا گردبوونەوە و ناڕەزایەتی دەردەبڕن و ئامادەنین لە بەرامبەر مانەوەیان لە بەشە ناوخۆیەکاندا 100,000 دینار بدەن. ئەو خوێندکارانش دەڵێن ئەو بڕیارە لە بەرژەوەندی خوێندکار نییە، بۆیە ڕەتی دەکەنەوە و ئاماژە بۆ دەکەن خزمەتگوزاریەکان لە بەشە ناوخۆیەکانیاندا بەپێی پێویست نییە و لە دۆخێکی خراپدا ژیان بەڕێ دەکەن. ئەگەر بڕیارە ئەو 100,000 دینارە لە بڕیمانەوەمان بێت لە بەشە ناوخۆیی ئەوە داوا لە حکوومەت و وەزارەتی خوێندی باڵا دەکەین لیژنەیەکی تایبەت بنێرێت بۆ زانکۆی هەڵەبجە تاوەکو بەشە ناوخۆیی شوێنی مانەوەمان بە چاوی خۆیان ببین و بۆیان ڕوون بێتەوە کە ئێمە لەکوێ و چۆن ژیانی خۆمان بەسەر دەبین. هەروەها باواقعی هەموو ئەو کەم و کورتیانە بەیان بۆ دەرکەوێت کە هەمانە لە نەبوونی بینای گونجاو و پێداویستی سەرەکی ژیانمان و ساردکەرەوە و هۆکاری گەرمکەرەوە و غاز و پێداویستەکانی دیکە لە ئاسێکی ئێژگار خراپدایە. لە سەرەتای ئەم ساڵەوە وەزارەتی خوێندنی باڵا و حکوومەت بڕیاریدا 100,000 دینار لە هەر خوێندکارێک وەربگرێت کە لە بەشە ناوخۆیەکاندا دەمێننەوە. ئەو بڕیارەش کاردانەوەی خوێندکارانی لێکەوتەوە و بڕیارەکان ڕەت کردەوە. لە ئێستادا ئامادەنین ئەو 100,000 دینارە بدەن. والله خزمەتگوزاری هیچ خزمەتگوزارێکی نییە، نە ئاوی هەیە، نە کارەبای هەیە، نە فێنکەرەوەی هەیە، نە گەرمکەرەوەیکی هەیە بزستانە، نە هیچ شتێک نییە. سەگانەی خۆمان لە داخلیەکەی نەگەر بمێ موبەری داڵکەمە بە سەلاجە بژێنمەوە، یعنی داخلیی هیچ خزمەتگوزارێکی نییە. غازمان نەبوو، گازمان نەبوو، بەجددی یعنی بە 4 ژوورەوەی غازێکمان دەست نەدەکەوت. 250مان کۆ دەکردەوە تاکو 250 تاکو بتڵێک غازی پێ بکڕین. بەڵام یعنی ئێستا ئەگەر لە سەرەتا لێمانیان وەرگرت بە لەوانەیە ببوایەتە هۆیەک بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەمان. لە ڕاگەیەنراوێکیشدا سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجە ئاماژە بۆ دەکات لە دەسەڵاتی ئەواندانیە و ئەوان بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا جێبەجێ دەکەن. بۆ ڕەتکردنەوە و جێبەجێنەکردنی ئەو بڕیارەش پێویستە خوێندکاران یاداشتێک ئاڕاستی سەرۆکایەتی زانکۆ بکەن و زانکۆش یاداشتەکە بەرز بکاتەوە بۆ وەزارەت و ئەنجومەنی وەزیران. هیچ قوتابیەک توانای نییە ئەو بڕەپارێ بدا و هەمومان مناڵی فەقیر و هەژارین، بۆیە هیچ یەکێکمان ئامادەنی ئەو بڕەپارێ بە ئێستا کۆمەک و هاوکاری بۆ ئەمە کۆکراوە. ئێمە کۆمەک و هاوکاریمان نایە با ئەو کۆمەک و هاوکاریە بێن بە حکومەت دەوڵەتی کوردی بە کۆمەک و هاوکاری و پارێزاندن لە خوێندکار دەڕابگەێنێ. ئەمە ئەو دەوڵەتمان نایە با بتوانێت میلەتەکەی بژێنێ بەسەر بەرزی. خوێندکاران دەڵێن بڕیارەکە کاریگەری دەرونی لەسەریان دروست کردووە. دەژڵێن ڕۆژانە فشارەکانیان بەردەوامی پێدەدەن تا بڕیارەکە هەڵدەوەشێنرێتەوە. لە ئێستاشدا کە لە کۆتایی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵدان بەپێی زانیاریەکان هەر خوێندکارێک 100,000ەکە نەداتە حکوومەت، زانکۆ ئەستۆپاکی بۆ ناکات و هاوکات نمرەکانیشیان پێ نادرێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.